بەتاکید دەمە لە گەورەکانەوە خۆی هەموو شتێک لە گەورە ئەمێنێتەوە بۆ مناڵەکان ئەوەیە کە تۆ مناڵەکانمە بەسمانەوەی کەسە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان جاران گەنج و تەمەنێکی دیاری کراوە ئێستا تۆ ناتوانانی ئەگەر بەحسێکیش بکەی لەسەر خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لەوانەیە زۆر ناڕاست دەرچێت یاخود دەبێت چەندین بەحث بکرێت لەبەری بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکان کێن هەر لە مناڵی 4 ساڵەوە لە 3 ساڵەوە بەکارهێنەری هەیە هەتا کۆگاتە تەمەنێکی زۆر گەورەش ینی بڵین سنووری نییە بەو بەکارهێنانی بەڵام خراپ بەکارهێنانەکەی ئەتوانین بڵین بگەڕێتەوە بۆ ئەوی کە لە 12 ساڵەوە واتە لە دوای 11 لەبەری بەرپرسیارەتی یاساییشی لەسرە لە دوای 11 ساڵەوە کە 11 ساڵ تەواو کە هەتا واتەکە بوو بە 11 ساڵ هەتاکو تەمەنی بڵێم 45 تایەتی بەڵام ئەوەستێ لە 45 ناڵێم ئەوەستێ تایەتی 50 ساڵیشە نەکەر بە تۆڕە کۆمەڵایەتیەکان بگرە ڕوبەڕوش دەستدرێژی سێکسی کردووە و تەحەڕوشی کردو و ینی بابەتی ئەملانە ئەخلاقیەکان کە تاوانی ئەخلاقیەکات ینی بەڵام ئەتوانین بڵین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زیاترە بۆچی لەبەرەوەی کە لەوانەیە کەسێک ڕوبەڕوو ئەو قسەیە کە پێێتە لە ڕووی نەیە پێت بڵێ ئەم هەموو ژن کوشت نەچیەی ئەم هەم کچ کوشت نەچیە ئەم هەم خۆسووتان نەچیە بڵێ کەواتە دەست درێژی زیادکردنی دەست درێژی و اختصاب و تەحەڕوش و کوشتن و خۆکوشتن و ئەمانە هەمووی هۆکاری ئەوەیە کە ناو شیاریەک لە ناو کۆمەڵگای ئێمە هەیە با حیای نەچێ جاری وایە شیرازەی خێزان کامل تێک چووە شیرازەی خێزان لە ئەساسا تێک چووە عیلاقەی زەوجیەکان کۆتایی پێ هاتووە لە بینی خۆیانە پیاوەکە یا ژنەکە عیلاقەی ناشەرعیان دروست کردووە لەگە خەڵکی ترا باشە یعنی لەوانەیە خێزانی کەشیان تێک گابێ بەڵام ئەڵێ وازی لێبێنە باساکەینەوە بە ئاشت بنەوە بە شیرازەی خێزانەکەی تێک نەچێت ئەم شیرازی خێزانە خۆی ئەمە تێکچوون نییە ئەمە باش ئەبێ ئێمە هەوڵ بین لە بنەبڕەوە واتە بنەبڕی بکەین بەوەی کە لەکوێوە دەستی پێکردو بزانین ئایا لە مناڵیەوە دەستی پێکردو باشکەین ئەگەر لە خێزان و لە زەواجەوە دەستی پێکردو باشکەین کچان تۆزێک حرسێکی ئەویان هەیە ئەترسن یعنی ئەگەر نامەیەکیان بۆ بێ لەلایەن کوڕێکەوە کە خۆی هیچی نەوتووە تەنها نامێکی بۆیت لە باوکێ شارێتەوە لە برایە شارێتەوە لە مێردێ شارێتەوە مەجبورە بیکە بۆچی ئەی شارێتەوە لەبەری ئەترسێ ئەزانێ یەکسەر قسەی یەتە سەر یەکسەر بڵین وای لێت کە من باوکی میا من دایکی میا من مێردیم یەکسەرچم مۆبایلەکەی لێ حجزەکەم یەکسەر منعی ئەنتەرنێتی لێ ئەەکەم ئەوان لە ترسی ئەوە ئەچێ خێرا ئەیسڕێتەوە بۆی نەزانێت یاخود جاری وایە بەهۆی شتێکەوە ڕسمی ئەو کەسە لەو شوێنەیە بڵاوە بێتەوە کەسەکڵێت تۆ ڕسمی تۆم لایە ڕسمی تۆم لایلانێ بە فۆتۆشۆپی ژوای لێ کرد بێ ئاسانە بە پرۆگرامی زۆر هەیە کە بە فۆتۆشۆپ ڕسمی تۆ توانی کاتیکەی و بڵێ ئەمە وای لێ کابێ بە هەڕەشە لەوانەشە فعلەن ڕۆژە لە ڕۆژان تۆ قسەت لەگەڵا کردبێ بەڵام قسەت لەگەڵا کردو بە نیازیەوەی کە یان بە هاوڕێتی یان بۆی کە بەوعد بزەواجە بڵێن ئەمە نمونەمان کەمە بەڵام هەیە ڕسمی تۆ چێتە لای ئەو یان هەنێ نامەوە هەنێ شتی تۆ چێتە لای ئەو چێ هەڕەشت پێلەکە بۆ بەردەوامبوونی ئەو عیلاقە ناشەرعیە یان ناڕاستە ئەچە هەڕەشت پێلەکە و کاتە کچە کاترسیە ناوێرێ بە کەسێکی خۆی بڵێ ناوێرێ شکات کات ناوێرێت هەر لەبەر حیاچوونی خێزانەکەی و خۆی بێدەنگە بێت تەمان قۆناغی هەیە سەرەتاوەکو هەڕەشەیەک بەکارهێنرێەوە بە دەستکەوتنی ئامانجێ ئەو کەسێکە هەڕەشەکەکە ئامانجێکی هەیە ئامانجەکەی تەمان کەس تا کەس ئەگۆڕێ مەسەلەن هیوا هەیە پارەیە هیوا هەیە حەزی جنسیە هیوا هەیە ناوزڕاندنە هیوا هەیە بۆ دەستکەوتنی زانیاریە کە بۆ ئەو گرنگە بۆ لایانی ئەو گرنگە ئەمانە سەرەتایەک و هەڕەشەیەک بەکارهێنرێ دواتر بەرزبێتەوە بۆ ئەوەی کە وەکو لە کەدارکردنێکی لێ بۆ ئەو کەسە ینی وەکو لەکەیەکە بێتەوە لەو کەسە و ئەمجا کەسی بەرامبەر کە هەڕەشەی کراوەتە سەر ئەو ئەکەوێتە ژێرباری قورسایی کێشەی دەرونیەوە یان کێشەی کۆمەڵایەتیەوە یەکەمین شت ئەو ترسەی کە دروست ئەبێ لەلایەن هەمومان ئەنازانین ئەو هەڕەشانە بنەماکەیەکێکیان ئەگەڕێتەوە بۆ ترس لەوەی کە ئاشکرا نەبێ ئەچێ معلوماتەکان یان زانێرەکانیان پارەکە ئەیا بە کەسی بەرامبەر بەڵام ئەمانە گەورەتر ئەبێت چکە ئەمە بەمە حل نەبووە کێشەکە یان ئەگەر هاوسەر بن هەڵەشاندنەوەی لە دروست ئەبێ وەک ئەزانین ئەگەر مەسەڵەن دوای ئەوە ئەگەر هاوسەریش نەبێ یان ئەندامێکی خێزانی بڵێن هاوسەرگیری نەکرد بێ کوشتنی لێ ئەکەوێتەوە یان دوورکەوتن لە خێزانی لێ ئەکەوێتەوە یان هەڵهاتن لەو شوێنە لەو شارەی لێ ئەکەوێتەوە کە ئەمانە وەکو شتێکی مەسەڵەن کاریگەر و قورس لەسەر تاکەکە دروست ئەبێ ویان توش
تووشی خەمۆکی ئەبێیان تووشی قەلاقی ئەبێ کە ناتوانین تێکەڵاوی خەڵک بێیان تووشی خەمۆکی بێ بەوەی کە ناتوانێت شێوازی ژیانی بە ئاسایی تێبپەڕێنە ئەگەر تووشی گرفتی دەرونی بوو بێ ئەوە لە ڕێگەی توێژەری دەرونی و کۆمەڵایەتی دکتۆری نەفسیەوە ڕاوێژی لەگەڵا ئەکرێت و یارمەتی ئەدرێ بۆ ئەو کێشانەی کە تووشی بۆتر قەلاقیە ترسە تووشی سەدمە بووە تووشی تەنگەژەیەکی پاش ئەو زەبرە بووە یان پێویستی بە دەرمان ئەبێ یارمەتی ئەدرێ ئەگەر پێویستیشی بە یاسایی بوو ئێمە ئەزانین کە لە ڕێگەی یاساوە ئەم شتانە بەشێکی ئەبێ چارەسەر بکرێ بڵین محامی یارمەتی ئەیە بۆ ئەوەی کە ڕێگەی محامی و لە محکەمە مافی خۆی بەدەست بهێنێت چکە دواتر مافی ئەمە فەوتاوە مافی ئەمە پێشێل کراوە بێگومان ئەتوانین کە لە ڕێگەی محامیەوە محامی یارمەتی بە و لەگەڵ یا هاوکاری بێ هەر چارەسەرکردنەکان و ڕێگە قانونیەکەشی بە بەرامبەرە یارمەتی درێ هاوکاریەکرێ بۆی بگێ بە ئەوی کە حەقی خۆی بەدەست بهێنێ مافی وەرگێتەوە یان بۆی کە بگا بە نەتیجەیە کە ئەو پێشێلکاری بۆچی بەسەر هاتووە و بۆچی گەشت بۆ قۆناغا بەڵام سەرەکی ترینیان ئەم تاکەکە خودی خۆی ئەگرێتەوە کە بتوانێت باسی کێشەکەی بکە چکە گرنگترین شت ئەمەیە لە لای تاکەکان کاتێکە ئێمە هەڵەیەکەکەین دان بە هەڵەکەمانە بنین و باسی کێشەکەمان کەین هەردوو لا زۆر پێویستن و هەردوو لا دەستێکی باڵایان ئەبێ لەکەمکردنەوەی ئەم بارودۆخەیە ئەوەی کە لە ئێستا هەیە ئەکرێ بڵین کەم تا زۆر یاساکە هەیە بەڵام کەم تا زۆر کە جێبەجێ بکرێ و بەداخەوە هەندێک جار هەندێک کەس کە پەنای بۆ نابن ئێمە کە خودی خۆمان کەیسەکان ڕۆژانە ڕووبڕمان بوونەتەوە ئەوەیە کاڵێ یاسا پشگیری فڵان و فڵان نەبوو پشگیری منیش نابێ بۆیە نەچوون پەنای بۆ بەرم بەڵێ بە تەئەکید سزادەدانی تاوانبارەکانیان ئەو کەسانەی کە ئەم دەستدرێژیانە ئەکەن هۆکارێکە بۆ ئەوەی کە کەسەکان پەنای بۆ نەبن کەواتە جێبەجێکردنی یاسا هۆکارێکە بۆی کە کەسەکان زیاتر پەیوەندی بکەن بە لایانی پەیوەندیدارەوە ڕێکخراوەکانیش بێگومان دەستێکی باڵیان هەیە ئەگەر بتوان لە جێگە و شوێن و کاتی مەبەستا بتوان بەکاری بهێنن چونکە هەندیسان هەر ئەم قسەیەش هەیە لە ناو خەڵکایمە بێ ڕاستگۆ بین کەسانێک هەڵن کە ئێمە لەلایەن کەسانێکەوە یارمەتی نەدراوین ئەسڵەن توننتیژیشمان بەرامبەر کراوەتەوە ئەسڵەن پشتگوێ خراین ئیهمال کراین بۆی نەمانویستووە سەردانی ئەو کەسانە بکەین چکە بەڕاستی من لە کۆتایی ئەو بڵم خۆم چوومەتە شوێنانێک کە مەسەلەن وەکو سجن ژنای لێ بوو توێتی من خۆم لە چەندین جار لە فڵانە شوێنی حکومی هینم کردووە شکاتم کردووە کە کەسە دەستدرێژی مەکاتە سەر کەس نەهاتۆ بەهانامەوە پەنام بردۆ بۆ لایەنی ڕێکخرا و شوێنی ئەوانەی کە بڵێن یارمەتی دەربن حکومی نەبن ئیهمالیان کردوم خۆزگە تۆ زووتر بەهاتیتایان خۆزگە ئێوە زووتر بەناسیایە بۆی کە هاوکارم بن ینی لە هەردوو لای هەنکەواتە ئێمە هەتاوەکو خۆمان تون تۆڵترکەینەوە هەتاوەکو کۆمەڵی معلومات و هۆشیاری هەیە لای تاکەکان بڵایکەینەوە بەوەی کە ئێوە ئەتوان بەم چەند خاڵەیە هاوکاری خۆتان بن و بۆ ئەوەی کە تووشی ئەم ناڕەحەتیان نەبن باشترین کارە